دیارە ئێمە لەگەڵەوەین بەڕاستی هەموو ڕێوشێنەکان ڕێوشێنی یاسایی بن و بە شێوازێ بێ کە یاسا سەروەری هەبێ بەداخەوە ئێمە لە کوردستانە ئەمە نابینین ینی هەموو ئەو کەسانەی کە بۆ نمونە تاوانێ کارێکی خراپ بەڵێ ئەنجام مەدەن یاساوەکو یەک مامەڵەیان لەگەڵا ناکە ئەمە بەداخەوە بووە بەباو ئەمە خاڵی دووەمەوەیە کە لەم کەیسە ئێمەڵێ نەگەر ئەم کەیسە فعلەن کەیسێکی وایە کە پێویستی بە ئەوەیە کە سکاڵای لەسەر تۆمار بکرێ وەک سکاڵای لەسەر تۆمار کراوە و پێویستی بەڵام لە هەمان کاتە پێویستی بە دادگاییکردنێکی عادیلانە هەیە شەفاف هەیە ڕوون هەیە هەستەکرێت لەم کەیسا جۆرێک لە ناڕوونی لای خەڵک بەدیەکرێ لانی کەم کەسێک کە چاودێرە هەست بە ناڕوونیەکەکەوە هەستەکە بەوەی کە ئەم کەیسە هێشتا ڕێوشێنە ڕوونە یاسایەکی خۆی نەگرتووە بەرکە ئەمە بەڕاستی مامەڵەیەکی دروست نییە ئەگەر با بڵین سەرۆکی جوڵانەی وەینەوەی نیێ و ئەوانی تریش ئەندامەکانی تریشیان فعلەن تاوانبارن بە شێوازێکی یاسایی و بە ڕێسا وڵی ئەوانەی کە هەیە لە هەرێمە مامەڵیان لەگەڵا بکرێ بەڵام ئەوەی کە ون بکرێن یا خەڵک نەتوانێت داکۆکیان لێ بکە یا دیار نەبێ کەیسەکە چۆنە ئەمە بڕاستی کۆمەڵە پرسیار هەڵەگرێت بەداخەوە ئێمە خاوەنی دام و دەستگای نیشتیمانی نین بۆ شێوەی پێویستە و شێوەی لە ئاستی تمۆحی ئێمەدا بێ ئەمە نەکە لە دادگا و نەک لە بە بڵین دام و دەستگاکانی یانی لە زۆربەی دام و دەستگاکانی ترە ئەمە هەست پێەکەین و بەتایبەت لە کەیسە ئەمنیەکانە کە ئەتوانین بڵین مامەڵەیەکی تەواو شەفاف نەکراوە یا لانی کەم کۆمەڵە کەس هەسەکە مافی خوراوە بۆیە ئەم نەبوونی یاسا سەروەریە بە پێی پێویست و ئەم ناشەفاف بوونەوە ئاکات کە هەموو کەس لانی کەمەوانەی کە هەستەکەن تاوانیان بەرامبەر کراوە ناڕوون تەعاملیان لەگەڵا کرا و گلەیان هەبێت چونکە هەست بەو یەکسانیە ناکرێت چونکە ئێمە زۆر کەیسی گەورەمان هەیە زۆر تاوانی گەورەمان هەیە بەسەر یاسا تێپەڕێ بەسەر دام و دەستگاکانی یاساییشە تێپەڕێ و مامەڵەی یاسایی لەگەڵان ناکرێت یا لانی کەم کەس لیان ناپرسێتەوە بۆیە ئەم مافی خەڵکی ترە کاتێک کە تەنانەت ئەگەر بە دروستیش مامەڵەیانە لەگەڵا کرد ئەگەر هات و کەیسی هاوشێوە هەبێ بەو شێوە لەگەڵ مامەڵە نەکرێ هەموو کەس ئەو گلەیی بۆ دروستە بێ چونکە یاسا ئەبێ وەکو یەک بەسەر هەموو کەسێکە بە بێڕەچاوکردنی پلە و پۆست و پێگەی پیادە بکرێ بەڵام ئەم ئیحساسە ئەم شعورە لە لای خەڵکی کوردستان لای بەشێک لانی کەم لە هێزە سیاسیەکان دروست نەبووە کە هەست بەو مامەڵە یەکسانە بکە یعنی شتێکی بەرچاو ڕوونە یعنی نەک لەم کەیسە لە زۆر کەیسی ترا ئەمە بەدیەکەین ئەو کەیسانی خۆیان مەبەستیانە ئەوان ناجوڵێنن ئەو کەیس و بابەتانەی کە جێی بایەخی هەندێک نەبێ ناجوڵێنرێ ئێمە دەیەها کەیسی گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام هیچی یەکلایی نەکراوەتەوە دەیەها تۆمەتبار و تاوانبار هەیە یالانی کەم تۆمەتبار هەیە کە یەکلا نەبووەتە بە بڵین نەچوونەتە بەردەم دادگاوە نەچوون خۆیان تەسلیمی دادگا بکەن و هەروە باڵواسرایی ماوە یاخود پشتگوێ خراوە ئەمە واکات بەڕاستی خەڵک هەست بە ئارامی تاو نەکەن هەست بە وڵی یەکسانی نەکەن لە بەردەم دادگا تەواتی نازانین ئێستا بۆ نمونە سەرۆکی جوڵانەوەینەوەی لێک شوۆیە لانی کەم ڕوون بێت بۆی خەڵک بزانێت چۆن مامەڵەی لەگەڵاکرێ ئەگەر جەریمەکەشەوە گەورەیە لانی کەم ئەوە شەر بۆ نمونە یانی ڕوونکەنەوە بۆ خەڵک بەڵام هەر کاتێک کە مرۆڤ هەستی نەکرد دادگا سەروەرە و هەموو هاوڵاتی هەستی نەکرد ئەو دادگایانەوە ئەو دام و دەستگانەی ئاسایش و پۆلیس و ئەمانە بە یەک چاوسەیری هەموو هاوڵاتیانەکەن بەڕاستی جۆرێک لە نائیستیقرار نائۆقرەیی چۆنەی نەبوونی ئاسایشی پێویست دروست ئەبێ ئەمە کاریگەری هەیە لەسەر ڕەوتی سیاسی و ئەحزاب و ئەوانە چونکە لەوانێ هەندێک حیزب هەست بکەن کە ئەوان زیاتر بە ئامانجە گیرێن جایتر ئەم جوڵانەوە بێ ئەوی تر بێ شتێکی تر بێ یعنی هەر کاتێکە بیویستێ چۆنەڵی یاسایان بۆ بجوڵێنرێ من لەگەڵ ئەوانی کە بڵین پشتگوێی ینی هیچ کەسێک لە سەروی یاساوە بێ بە بۆچوونی من ئەم ڕێکارانەی کە گیراونەتە بەربەرامبەر هێزێکی یەکەمی ئۆپۆزیسیۆنی کوردستان ڕێکارێکی نایاساییە و پێم وایە کە بەرنام و پلان و تۆهمەتێکی دروستکرا و داتاشراوە بەرامبەر سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆنی گەورەی هەرێمی کوردستان کە لە حالی حازرا ئێمە ئەبینین
کاک شاسوار عەبدولواحید و کادرانینەوەی نوێ و پرۆژەی سیاسینەوەی نوێ تاکە پرۆژەیە کە لە ئێستادا ئەتوانێ ململانەی دەسەڵاتی کلاسیکی تەقلیدی سیاسی کوردی بکات، بتوانێت داواکاریەکانی ڕابردووی ئۆپۆسیۆنی ڕابردوو بگرێتە ئەستۆی خۆی و بتوانێت بگات بە ئامانجەکانی خۆی. بە قەنەعەتی من ئەم جۆرە ڕێکاری کە ئێستا گیراوەتە بە دروستکردنی دۆسیەیەک یاخۆ دروستکردنی کەیسێک بۆ خودی بزوتنەوەکە و خودی سەرۆکی بزوتنەوەکە، پێم وایە کە ئەمە دروستکراوە، یاسایی نییە، بگرە سیاسیە، مەبەستی لە پشتەوەیە. کەمین مەبەستی ئەوەیە کە جۆرێک لە سزای ئەم بزوتنەوە ئەم جوڵانەوەی بدرێت بەوەی کە لە ڕابردوودا لەگەڵ هیچ هێزوو لایەنێکی سیاسی تەقلیدیە هیچ سازشێکی نەکردووە و توانێتی تا ئەم ساتە وەختە داواکاریەکان و پەیامەکانی کاری ئەوەی کە حملەی ئینتیخاباتە جێبەجێ بکات. من خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە، دەسەڵاتی سیاسی دڵنیاکەمەوە کە ئەمە هیچ کاریگەری دروست ناکات لەسەر توانا و هیوا و خەون و ئیرادەی کادرانی نەوەی نوێ و لایەنگران و ئەندامان و قاعیدەی نەوەی نوێ. و من پێم وایە بەرئەنجامەکەشی ئەوەندەی تر خەڵک ئەو حقیقەتەی بۆ ڕوونەبێتەوە کە دەسەڵات لە ڕێگەی چەندین سینناریۆی ڕابردووە توانیوێتی کە بتوانێت گوتاری ئازاد دەنگی ئازاد پەک بخات کب بکات، بەڵام بە جۆرە جۆرەکان من قەنعەتم وایە بەلایانی ئەرێنی بۆ بزوتنەوەکە و جوڵانەکە و گوتاری نەیاری دەسەڵات ئەشکێتەوە. پرۆسەی سیاسی لە هەر بابڵێن لە هەر شوێنێکی ئەم دنیاەیە بەو شێوازە لێکی بینەوە کە بارێکی ئەمنیان بارێکی ئەرێنی بۆ وەزعی ناوچەیەکی دیاریکراو یان وڵاتێکی دیاریکراو یان هەرێمێکی دیاریکراو فراهەمەکات، چونکە هەر کۆمەڵگەیەک هەر وڵاتێک پرۆسەی دیموکراتی سیستەمی حکومڕانیەکەی سیستەمێکی دیموکراتی مەدەنی بخوازێت، پێویستی بە حیزبی جیاجیا هەیە، پێویستی بە ئۆپۆسیۆن هەیە، پێویستی بۆ چوونی جیاواز هەیە. لەم سۆنگەیەوە کە ئەکرێ هێزە سیاسیەکان هاوڕان نەبن، هاوتەریب نەبن، بەڵام لە چوارچێوەی ئەخلاقێتی سیاسیە، لە چوارچێوەی پرۆسەی سیاسی و دیموکراتی و مەدەنیە ململانیەکان قاڵ ببنەوە، بەڵام نەک دژایەتی، نەک بەکارهێنانی هێز، نەک بەکارهێنانی دۆسیە و دروستکرا و جۆرە جۆرەکان لە کەدارکردنی شخصەکان و کەسایەتیەکان و سەرکردەکان و هێزە سیاسیەکان. ئێمە لە ڕابردوودا زۆر ئەزمونمان هەیە، زۆر نموزەجمان هەیە کە وەزعی سیاسی کوردستان لە ڕێی دروستبوونی ئۆپۆسیۆنەوە کۆمەڵێک تەنگەبەر و تەشەنە و کێشە و ڕوبەڕووبوونەوە ڕوویاوە. ینی چەندین نمونە هەیە. خەڵکی کوردستانەوە ئەزانێت کە هەمیشە دەسەڵات وهای پیشانی خەڵکگاوە کە ئۆپۆسیۆنیان ئەم خەڵکانە خەڵکانێکن کە لادەرن لە ڕووی یاساییەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی عورفی ئیداری و دامەزراوە سیاسیەکانی حکومڕانیەکانی کوردستانەوە. بەڵام لە حەقیقەتە ئۆپۆسیۆن ئەگەر کاری ئەوە نەبێ ڕخن لە دەسەڵات گرێ ئیکاری چییە؟ ئۆپۆسیۆن ئەگەر لەگەڵ دەسەڵاتە ڕێی جیاواز نەبێ ئیکاری چییە؟ ئۆپۆسیۆن ئەگەر ناتەریب نەبێت لەگەڵ پرۆژەی سیاسی و حکومڕانی دەسەڵاتدا ئەگەر کاری چییە؟ بۆیە من پێم وایە کە جیاوازی بۆ چوون و چەند ڕەنگی فرە ڕەنگی حاڵەتێکی زۆر نۆرماڵ ناو سیستەمە سیاسی و دیموکراتیەکان وڵاتە پێشکەوتوەکانە.